بەڵێ وەکو هەموو لاگاگەدارن چەند ڕۆژێک بەر لە ئێستا بە دیجیتالکردنی سیستەمی مۆڵەت لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە شاری هەولێر لایەن بەڕێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کرایەوە یەکەمی کەس بۆ خۆی کارتە دیجیتاڵەکەی وەرگرت طبعاً بەپێی ئەو سیستەمە تازەیە کە کاری پێدەکرێتن سیستەمە کۆنەکەی عراق هەردەوەشێتەوەی کە هەمان بوو کە پێشتر ئێمە مۆڵەتی تەنها تایبەتمان هەبوو گشتیمان هەبوو بیناسازی و کشت و کاڵیمان هەبوو لەگەڵ ماتۆرسکیل بەپێی ئەو سیستەمە تازەیە ئێمە ئێستا 13 جۆر مۆڵەتمان هەیە دەست پێ دەکاتن لە ماتۆسکیلێکی بچووکەوە کۆتایی دێتن بە قاتیرە و مەختورەیەک طبعاً هەر هاوڵاتیەک کە لەو سیستەمە تازەیە مۆڵەت دەردێنێتن جگە لە ماتۆرسکیلەکان دوو جۆرەکەی ماتۆرسکیل کە شەرتی تەمەنی لە بۆ دانراوە یەکەمیان کە 16 ساڵە ئەویکیان دەبێ 18 ساڵی تەواو کردێ ئەوانی کە هەموو دەبێ 18 ساڵی تەواو کرد بێتن و سەرەتاش مولزەمە ئللا مۆڵەتی زۆری بی دەربێنێتن یعنی پێشتر هاوڵاتی داهات یەکسەر کە تەمەنی 20 ساڵی تەواو کردو دەوێت من مۆڵەتی گشتی دەردێنم لە مۆدە ئەوە نەما دەبێ ئللا لە سەرەتا ئەگەر عمری 50 ساڵیش بێ لە سەرەتا ئللا زۆری بی دەربێنێتن ئینجا دەتوانێت پاژۆی ساڵێکی بەسەدا تێپەڕی تاقیکردنەوەی پێدەکرێت لە بۆ ئەو جۆرەی تر کە دەیەوێتن کە وەدەستی بێنێتن گرنگی و سیستەما بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە چیدایە یەکەم سەبارەت بە زۆر و کوالەتی کارتەکەیە بێجگەلەوەش قاعیدە و داتایەکە گواستنەوەی کارتێک یاخود مۆڵەتێکی شوفێری لە شارێکەوە لە بۆ شارێک زۆر ئاسان دەبێت فیلەکەی یعنی پێشتر گەورەترین مشکلە لە کوردستانەوە بوو کەس نێدەتوانانی مۆڵەتەکەی لە شارێک و بۆ شارێک بگوازێتەوە بەڵام ئەوەی بۆ سیستەمە تازێ بە کلیکێک دەگوازێتەوە هیچ کێشەیەکی نابێتن بێجگەلەوە تازەکردنەوەش یعنی بەپێ ئەو سیستەمە کاتێک کامووی جێگیر دەبێتن یعنی مۆڵەتە چاولێر زۆر ئاسایی دەبێت لە دۆک تازای بکەوە یان لە سلێمانی تازای بکەوە یانی سلێمانی لە هەولێر تازە بکەوە بەپێ ئەو سیستەمە هەمووی گشتگیرە هەمووی موحەدە داخلی یەک زۆر سێرڤەر دەبێت و بەو شێوێ دەبێتن بێجگەلەوەش سەبارەت بە تەسنیفاتەکان تەوانەوە لە ڕووی کوالەتی و زۆری شوفێر ینی کوالەتی شوفێرەکەی کە لە بۆت بەرهەم دێتن لەو سیستەمە زۆر باشتر لەوەی پێشتر چکەوەی پێشترمان سیستەمێکی کۆم یعنی کەسێک کە ئێمە داهات تاقیکردنەوە بەمان پێدەکرد بە کەیایەکی دووتەنی کە مۆڵەتی گشتیوە دەست دێنا لە دوای ئەوە یەکسەر دەیتوانی هەر مۆڵەتەکەی وەردەگرت دەیتوانی یەک قاتیرە مەختورە لێ بخورێتن کە وەزنەکەی 7 تان دەبوو بە بارەوە لە سیستەمە تازە ئەوە نابێتن یعنی ناتانێتن یەکسەر کە عمری 20 ساڵە تەواوی کردەوە یەکسەر مۆڵەتێکی گشتیوە دەست تێنا و بە کەیەک ترای کردووە بچێ قاتیرە مەختورە لێ بخڕێتن بەڵکو لەو سیستەمە تازەیە چ جۆرێکت دەوێت بۆ جۆرە ئۆتۆمبیلت ترای دەکەی یعنی دەبێت بزانین دڵنیابی تۆ دەتوانانی ئەو جۆرە ئۆتۆمبیل لێ بخڕی ئەو جە مۆڵەتەکەت پێ بدرێتن کەوە زۆر شتێکی باشە چووکە لە زۆر بێ هەر زۆری وڵاتانی جیهان خاصن وڵاتە پێشکەوتەکان ئێستا سیستەم بەو شێوەیە و ئەو سیستەمە ئێمەش سیستەمێکی ئەڵمانیە یعنی کۆپی سیستەمێکی ئەڵمانیا تۆزێک گۆڕانکاری بەسەدا کراوە زۆر باشە پێم خۆشە لەسەر نرخ و تێچوەکەی قسەم بۆ بکەی کە هەم میدیا هەمیش بەشێک لە ئۆپۆزیسیۆن قسەی لەسەر دەکەن بۆ چوونی تۆچیە لەسەر نرخ و تێچوەکەی بەخۆی هەموو خزمەت گوزارێکی حکوومەت پێشکەشی دەکاتن دەبێ ڕسومات وەربگیرێ لە بەرامبەری ئەوەی کە میدیا گەورەی کردو وانە ئەگەر دڵی هاوڵاتی ناڕازیە بڕۆ بەردەم بەشی مۆڵەت ببینە ئەو دایان هزار هاوڵاتێک کە ڕاوەستاوە بەخۆی هاتیە مۆڵەتەکەشی بەسەر نەچووە ئەو کاتە ناڵێ نرخ و تێچوەکەی زۆرە چونکە ئەو فەرق ئەوتۆی نییە بێزگەلەوەشت تەکلوفەی دانانی ئەو سیستەمەی زۆر لەوە گەورەترەکە ئەوەی پێ دەڵێن ئایا معارەزەیە یان نازان میدیایە کە دەڵێ لەسەر هاوڵاتی زۆر دەکەوێت لەسەر حکوومەتی یەکجار زۆر دەکەوێت ئەو سیستەمە یعنی ئەو کارتەی پێشتر لەوانەیە هیچ کولفەچی نەبوو لەسەر حکوومەت بەڵام بەس ئەو کارتەی ئێستا کە دانراوە کە ڕسومات لە بەرامبەری لە بۆ تازەکردنەوە لە بۆ 5 ساڵ 65,000 دینار وەردەگیرێتن لەوانەیە بەس کولفەی تەبعکردنی کارتەکەی 65,000ەکە بێتن